بۆیە کاتی خۆی کافرەتەکان هەمویان بە یەک شێوە بوون و حیجاب و بەرگیان بە یەک شێوە بوو. گەنج هەرزە بۆیان دائەنیشت لەسەر ڕێگەی مەدینە کە ئەچوونە دەرەوە شەوان بۆ دەست بە ئاوگەیانن، ئەچون چیانەکردن؟ ڕێگەیان پێگرتن و تەحەڕوشیان پێکردن. بۆ یەخوای گەورە ئەمری پێکردن خۆیان داپۆشن بە ئافرەتی ئازاد و حڕ بۆ ئەوەی کە لە کەنیزەک و لە کویلەکان جیا بکرێنەوە. چۆن؟ ئەفەرمێ ذالکە ئەدنا ئەن یوعرەفنە فەلا یؤذەین. ئەمە باشترین شتە بۆیان بۆ ئەوەی کە بناسرێنەوە کە ئەمانە ئازادن. ئافرەتی ئازادیش خۆی ڕوود ناکاتەوە. بۆیە کە ئەیانزانی ئازادە و ئافرەتێکی داپۆشراوە، هەرزەکان لێ یەکشانەوە، دوای ئافرەتێکی کەنیزەکە کەوتن، ئەیانۆمە خاوەنی نییە، ئەومە بێخاوەنە لەگەڵیان ئاڕۆیشتن هەتاوەکو هەدەفی خۆیان، هەتاوەکو دەستی خۆیان پێگەرمە کردەوە. بۆیە بەڕێزەکانم تانانەت ئیسلام قبوڵی نەبووە ئالێرانەشە ئافرەتی حیجاب و ئافرەتی غەیری حیجاب، ئافرەتی داپۆشرا و ئافرەتی بەڕەفتە لەگەڵ ئافرەتی بێڕەفتەیە جا نەکرێتەوە.